پاشەکەوتی موچە غەدرە لەبەرەوەی کە دەوام ئاساییە، یعنی هەموو ڕۆژێکەیە لە شوێنێکی دوورەوەیە بۆ دەوام بە بێ پارە، یعنی چۆنە بێشتیوە. لە کاتێکا کە دەوامکردن ئاساییە و ئەگەر دەوامیشنەکەی غیا بەدرێت پاشەکەوتی موچەیە نەمێنێ هەر چۆنەکە ئەو وەزا هیچ کات چارەسەر نابێت لەبەرەوەی کە لە داهاتی مانگانەی خەڵک یعنی لە داهاتی حکوومەت ئەو موچەیە دراوە 2000 دابەشەکرا ئەویش ئەگەر بدرێت تا ئێستا خانانشین موچەکەی دابش نەکراوە لە کاتێکا لە هەمووی زەڕورترە بۆچی ئەوەی خۆپشاندام کە لیستی موچەکەی لە پێشەوەیە یان بۆچی ئەوەی کە ناڕزایی دەربڕێ و بایکۆت کات ئەنجام موچەی پێەیە. کابینە دوای کابینە لە هەموو وڵاتێکا پێشکەوتن بە خۆیەوە بینە بەڵام بەداخەوە یعنی زۆر جار ئەوە وتراوە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان هامیشاڵێن ئەم ساڵ خۆزگەمان بەپار ئەمان هاتوون شتێک ئەکەن ئەویش ئیسفادەیان لە چی کردووە لە بێدەنگبوونی خەڵک لە ژێر زەبر و زەنگە ئەمەش وردەوە بۆیان چۆتە سەرەوە بەداخەوە کە تا گەشتۆتە ئەم حەدەی دوایین بابەت کە بڵاو کراوەتەوە ئەوەیە گوایە ئەیانێت موچەی مانگی 12 بە هەمان شێوەی موچەکی ساڵەکانی کە دو بخەن لە کاتێکە ئەوەنەی باسەکرێ ئێمە ئاگادارین لە ڕێگەی ئەندام پەرلەمانەوە لە ڕێگەی ئەو کەسانی کە لە وەزارەتەکان و لە کابینەکانە ئیشەکەن ئاگادارین کە موچەی ئەم وڵاتە زۆر لەوە زیاترە کە ئەوان نەهاتنی پارەیەک لە بەغداوە بکرێت بە بیان و پاشەکەوتی موچە وەک لای هەموو لایەک ڕوون و ئاشکرایە کە خەدرێکی زۆر گەورە بوو لە فەرمانبەران کرا بەڕاستی لە هەرێمی کوردستانە و هیچ فەرمانبەرێکیش لەو باوەڕایانیم کە بە تەمای گەڕانەوەی ئەو موچە پاشەکەوت کراوەی بچکەوە فەوتاوە وازەحەکە جاریکە ئیرانەوەی نییە بەڵام قسەی ئێمە لەسەر ئەوەیە کە جاریکە گەڕانەوەی ئەو پاشەکەوتە لێرە فەرمانبەر ئەوە قبول ناکە کە جارێکی تر ئەو وەزعی کە بەسەری هاتووە جارێکە بیبینێتەوانێ و موچەی پاشەکەوت بکرێتەوانێ خۆی لێرە ئەگەری دروستبوونەوەی موچەی پاشەکەوت کرا جارێکی کە دروستبوونەوەی پاشەکەوتکردنی موچە زۆر لە ئارایە بەڕاستی چکە ئەمانگە بە موچەی هەندێک لە وەزارەتەکانەوانێ بە وازەحی دیار بوو داکەوتنی موچەکانیان تەنها پاساوێک بوو بۆ ئەوەی کە موچەی مانگی 12 بفەوتێ و پاشەکەوتی کەنجارێکیکە لە ساڵی تازەشە ئەوە کەس نازانی هیچ شتێ چی چاوەڕێی ئێمەکە لە موچەکانمانە. پاشەکەوتکردنی موچە ئەگەرێکی زۆرە ئێمە وا ئاستەکەین کە نەگو ئاستەکەین دڵنیان لە دوای مانگیەکەوە کە پاشەکەوتکردنی موچە دیسانەوە دەست پێکاتەوە چونکە ئەمە کاری یەکەم جار و دووەم جار و سێم جاری نییە بەردەوام هەموو ساڵێ هەموو مانگێ موچەکانمان ئێمە دووە ئەکەوێ جگەلەوەی کە مانگ بۆ جاری وایە 2 مانگ 3 مانگ لە ساڵێکە ئەفەوتێ جگەلەوەی کە ئێمە حەز بە خۆمان ناکەین بەڵام بڕێکی زۆری موچەکانمان فەوتەوە جگەلەوەی ئێمە کە پلەبەرزکردنەوە بۆ ماوەی چەندین ساڵە ڕاگیراوە ئەی پارەی ئەوانە ئەی پارەی ئەو چەند ساڵێک کە پێشوو بەڵام ئێمە بە شێوەیەکی شاراوە ئەم شتاکرێت یعنی ئێمە هەستی پێ ناکەین خۆمان بەڵام لە سای 21ەکە لی ئەبڕن. بەڕاستی ئەمە حکومەت نییە بەناو حکومەتە دوو بنەماڵەیە کۆبوونەتەوە و ناوێکیان لە خۆیان ناوە لە ژێر ناونیشانی حکومەتاگینا ئەمە حکومەت نییە ئەمە جۆرەکە لە خەڵەتاندنی هاونیشتیمانی بەحەقەت ئەگەر بیر بکەینەوە لە موچەی هەرێمی کوردستان هەر پاشەکەوتە من وەکو خۆم لە 2015ەوە کە پلەبەرزکردنەوە وەستاوە کاتی دوو پلەبەرزکردنەوەم هاتووە هەردووکیانم ڕۆشتووە ئەمە هەر جۆرەکە لە پاشەکەوت ئەوە تقریبان 51 ڕۆژە ئەو کاتە هاتووە موچەی وەزارەتی خوێندنی باڵادا.